سلااوان نیشتیمانیان من ئەحمەدڕان بۆ شوان سەبارەت بە ڤایرۆسی کۆڕۆناکان بۆ سەرتاسەری جیهانی گرتووەتەوە. ئێمەش هەموومان بۆ ماوەیە لە ماڵەوە دەمینێنەوە بۆ ئەوەی بتوانین خۆمان پارێزین لە تەشەنەکردنی ئەو ڤایرۆسە. ڕێنماییەکان جێبەجێ بکەین و خۆراگر بین. ڕاستە نەخۆشیێکی کوشندەیە، بەڵام مرۆڤ زۆر بەتوانایە لەوەتەی ژیان هەیە و مرۆڤ هەیە مرۆڤ بەردەوام لە بەرەنگاربوونەوەی ناخۆشیەکانە بۆ ناخۆشیە بەسەر بچێت. سلااو، من ناوم محەممەدە، دانیشتی شاری سۆرانم. بۆ پاراستنی ژیانی خۆم و کۆمەلگا ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی جێبەجێ دەکەم. لە ماڵەوە دەمێننەوە، کاتەکانمان بە سەیرکردنی فلان کارتۆن بەسەر دەبن. هاو نیشتیمانیانی ئازیز، بۆ ئەوەی کۆمەلگەکەمان پارێزراو بێ دەبێت سەرەتا خۆمان بپارێزین. کەوا بێ باشترین چەکی بەرەنگاربوونەوە و خۆپاراستن لەم پەتا کوشندەیە مانەوەمانە لە ماڵەوە. گەر بمانەوێ مەرجی کەس و کار و خۆشەویستان و ئازیزانمان نەبینین، پێویستە ڕێنماییە تەندروستیەکان بکەینە تاکە دروشم و لە پراکتیکیشدا وەک ئەرکێکی نیشتیمانی و ئاینی و ئەخلاقی جێبەجێیان بکەین. کەوایە بۆ ئەوی وڵاتەکەمان پارێزراو بێ و دوور لە هەر دەردوو بەڵایەک بێ، پێویستە پشت و درێژ بین و لە ماڵ بمێنین. سڵام هاوبەران و خۆشەویستانم، بە هەموو لایەکەوە تەندروست و باش بن، دوور بن لە ڤایرۆسی کۆرۆنا. لەبەر ئەوە پەیامێکم هەیە بۆ گشت خۆشەویستانم، تکایە لە ماڵەکانتان بمێنەوە و مەچنە دەرەوە، مەچن بۆ میوانی و گەشت و سەیران. ئەگەر خانەباختان هەیە بچن بۆ خانەباخەکەتان تا بە دووربین بە ڤایرۆسی کۆرۆنا. ئینشەڵڵا کە ڤایرۆسی کۆرۆنا نەبا ئەتوانین بچین بۆ گەشت و سەیران بۆ خۆمان ڕێگەڵام بکەین. ئینشەڵڵا کوردستانمان پارێزراو دەبێت.